دکتر عباس خامیار شروعکاری سیاسی تهرانی میوانی منه بیانی باش دکتر دست پی که دخوازم بزنم یعنی تی گوتن افگر گراسیم دی یک عالی کار به دی پیوندین دنیا بین امریکا و ایرانی ده نرخاندن آتا چیه بریز دکتر عباس نعم بسم الله الرحمن الرحيم والله بناوی خدای گەورە میهرەبان سڵاو ڕێز لە ئێوە و لە بینەرانتان ئەوانەی کە بە زمانی کوردی قسە دەکەن بەیانی باش بۆ ئەو کەسانە و ڕەمەزانتان پیرۆز بێت بەڵێ وەکو دەزانن ئەم پرسیارە زۆر گرنگە من لەگەڵ ئەوەدام ئەم بابەتە زۆر گرنگ دەبێت هەروها لە گرنگترین بابەتە یاخود گرنگترین قۆناغە لە ماوەی چەند ساڵی ڕابردووەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتۆتە ئارەوە وەکو دەزانن ئێران بە هەموو نیازپاکێشی خۆی هاتۆتە پێش بۆ ئەوەی ئەم دۆخە بپارێزێت هەروەها بە شێوێکی زۆر باش هاتۆتە پێش بۆ ئەوەی دۆخەکە بەرەو باشتر بچێت بۆیە لەگەڵ هەموو ئەمانەدا ئەم گەڕەی دانوستان ومێدەواری کە بە ئاراستەیەکی زۆر باش بڕوات هەروەها لە ئاراستەیەکی دیپلۆماسی بە هەنگاو بنێت ئێمە ئومێدەوارین کە چارەسەرێکی هەمیشەی بێتە ئارەوە ناخوازیین بەڕاستی ئەم کۆبنەوانە بەکار بهێنرێت بۆ مەرامێکی نەخوازرا و هەروەکو لە گەڕی شەشەمی دانوستانەکانی ڕابردوودا کاتە هاتە ئارەوە و دۆخێکی نەخوازرا و ڕوویدا بۆیە ئێمە ئومێدەوارین بۆ هەردوو لە ئەنجامێکی دڵخۆشکەر بێتە ئارەوە هەروەها لەسەر ئاستی قازانج بە قازانج بێت بۆیە ئەگەر باسی لێوە بکەین ئەو ڕوونکردنەوەی کە پێشتر ڕوویداوە لەبارەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لەبارەی ئەم گەڕەی دانوستان باس لێوە کراوە کە نزیک بوونەوەیک هەڵێ بەڵێ لە نێوان هەردوو لێدا نزیک بوونەوەیک هەیە کە پێویستی پێیەتی بۆیە پێویستە هەردوو لە کە دوور بخرێتەوە ئەم کێشەی کە هەیە یاخود ئاگری شەڕەکە دوور بخرێتەوە بۆیە بەم نێوەنە دەبێت سەیری بکەین. دکتر عباس نها نزیکاهی آلیان دگفت و گویان دژ هەوود و gelek جودایە تەوەرێن کو ئەمریکا دخوازە لەسەر بێ ئاقافتن و تەوەرێن کو ئیران دخوازە لەسەر وەرە ئاقافتن ji hevûd û cudan e vê mijarê tu çawa dibîne ماذا تريد أمريكا؟ تريد ئەمریکا چی دەوێت؟ ئەمریکا دەوێت کە بەرنامەیەکی ئەتۆمی هەبێت کە ئاشتیبی بۆ ئاشتی بەکارمێت بۆ بواری سەربازی بەکارهێنرێت ئێرانیەکان ئامادەن بۆ ئەمە ئامادەن لەم نێوەندە کار دەکەن هەروەها پیتاندنی یۆڕۆیان کەم بکاتەوە کە تێپەڕ نەکات بۆ ئەوەی بۆ بواری سەربازی بەکار بهێنرێت لەگەڵ هەموو ئەمانەدا کە ئێران ڕازیە بەوەی کە بوارێک دابنرێت بۆ ئەوەی ئەم ئەتۆمیە بەکاربێنێت بۆ بواری ئاشتی هەروەها هەر ئێران دەتوانم ئەوە بڵێم کە لەم نێوانەدا هاتۆتە پێش بۆ ئەوەی دۆخەکە بەرەو باشتر هەنگاو بنێت بۆ ئەوەی باشتری بکات بۆیە وڵاتانی عەرەبی هەروە وڵاتانی ناوچەکە و ئەمریکا دەتوانن ئەمە کار بۆ ئەمە بکەن بۆ ئەوەی کەم بکرێتەوە ئەم ڕێژەیە بۆ ڕێژەی خواستراو بێت بۆیە چەندین شت هەیە کە دەبیندرێت کە بۆ هەردوو لە ئارام دەکاتەوە هەردوو لە ئەوە دڵنیا دەکاتەوە کە ئەمە بۆ بواری سەربازی بەکارنێنرێت بەڵکو بۆ بواری ئاشتی بەکاردێنێت بەڵام لە بواری پرسی بالیستیەکان هەردوو لە یاخود ئێران ناتوانێت ئەم کلیلە ڕادستی ئەمریکا بکات کە خۆی پێدەپارێزێت باشە دەپرسم ئیسرائیل دەتوانێت ئەمە بکات نەخێر بۆیە ئێرانیش نایەوێت ئەمە بکات کە ئەم شتەی بەسەر بسەپێندرێت و پرسی بواری موشکەکەی پرسی بواری بالیستیەکەی ڕادستی ئەمریکا بکات و دواتر هێرشی بکرێتە سەر ئەمە هێڵی سوورە بۆ ئێرانیەکان بە هیچ شێوەیەک ئێران ئەمە قبول ناکات. بله دکتر عباس نها امریکا دبیجه مارکو روبیو شویدن گفت دبیجه کو ایران چکین خو لدیجی ایریشا امریکا دیزاین کرنه جبو ایریشا که لسر امریکا جی دیزاین کرنه چکین خو جبر ویه که نممکنه امریکا قبول بکه کو مجارا تورا موشکین بالیستیک نیقصه کرن تبيه هلبست امریکا چاوادنه
لا هذه لا يعني تصل إلى أمريكا ئەمە بۆ وهذه ئەمریکەکان یاخود ئەوروپەکان ناکەن ئەمە تەنها درۆی شاخدارە کە باسی لێوە دەکرێت ئەمە بە هیچ جۆرێک ڕاست نییە ئەمە کە ئاژانسی وزەی ئەتۆمی بەخۆی سەرپەرشتی ئەم پرسە دەکات و هەروەها دەزانێت ئەمانە کە درۆن بەڵام لە ڕووی ئەوە کە بەڕێز عراقی بە ڕایگەیاند ئەم موشەکانە کە تەنها 2000 کیلۆمەترە ئەمە تەنها خۆپارێزیەکە بۆ ئەوەی کە خۆمان پارێزینە دژمنەکان ئەوانەی کە نیازی ئەوەیان هەیە هێرش بکەنە سەر ئێران ئەمە هێڕێکی سوورە ئێران بە هیچ زۆرێک دانوستان لەسەر ئەمە ناکات ئەمە پەیوەستە بە ئاسایش نەتەوەی ئێران ئەمە پەیوەستە بە بەرگری ئێرانەوە بۆیە بە هیچ زۆرێک ئێمە ناتوانین کە کلیلی خۆمان یاخود کلیلی ماڵەکەی خۆمان ڕادستی دوژمن بکەن یان ڕادستی کەسی دیکە من ئەمە بە هیچ زۆرێک نایەتە ئارەوە ئەمە بە هیچ زۆرێک دروست نابێت. بله سپاسیاتت کم دکتر عباس خمیار شروعکاری سیاسی ج تهرانی لگن